بە هیوای کاتێک خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی لاپەڕا ١٨ دابەشکردنی کەرتەکان و ژمارە کەرتدارەکان. دابەشکردنی کەرتەکان ڕێسا و یاسایەکە ئەوەیە کە لێرە نووسرایتەوە لە شێوەی پیت لە جیاتی ژمارە، بەڵام ڕێسایەکە هەمان ڕێسایە. ئەگەرە من دوو کەرتم هەبوو، کەرتی ب دابەش چ دابەشی بکەم بەسەر کەرتی د دابەش ه. ڕێسایەکە چییە؟ کەرتی مۆرەکە کەرتی لای ڕاست دەنووسمەوە، هێمای دابەش دەگۆڕم دەکەمە هێمای لێکدان، ئەوجا کەرتە سەوزەکە سەرە و ژێر دەکەم، واتە ئاڵ و گۆڕ لە مابەینی سەرە و ژێرە، ژێرەی کەرتەکە لێرە دەنووسم، سەرەی کەرتەکەش لێرە دەنووسم بە پێچەوانەوە کە ئەو کردارەیان ئەو ئیشەش لە بیرکاری ناوی هەڵگەڕانەوە. پاشان کە هەردوو کەرتەکان ئێستا لێکدان هەیە لە مابەینیان بە شێوەیەکی ئاسایی، ئەگەر کۆڵکەی هاوبەش هەبوو لە مابەینی سەرە و ژێرە ئەوە دابەش دەکەم، ئەگەرنا سەرا جارانی سەرا لێرە دەنووسرێتەوە و ژێرەش جارانی ژێرەیان کەڕەتی ژێرە لێرە دەنووسرێتەوە. ئەگەر بمەوێ بە شێوەی ژمارە ئەو ڕێسایی تۆزەک ڕوونکەمەوە لێرە، ئەوها دوو کەرت هەیە، 2 پێنجیەک دابەش 3 هەفتێک. کەرتە شینەکە لە لای ڕاست وەکو خۆی دەنووسمەوە کە کەرتە شینەکە کەرتە ناوی بەش کراوە، کەرتە پەمبەکەش ناوی بەش دراوە، کەواتە بەشکراوەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە جارشکە 2 بەش لە 5 یان 2 پێنجیەک هێمای دابەش دەبیتە هێمای لێکدان، کەرتە پەمبەکە 3 هەفتێک دەبیتە 7 سێیەک، 7 بەسەر 3. ئێستا زۆر ئاسانە، تەماشا دەکەم هیچ کۆڵکەچی هاوبەش نییە لە مابەینی 2 و 5 یان 2 و 3 یان 7 و 5 یان 7 و 3، کەواتە یەکسەر سەرەی کەرتەکان لێک دەدەم. 2 جاران 7 14 و 5 جاران 3 15. ئێستا تەواو. ئەوەیە ڕێسای دابەشکردن کە هەوڵ دەدەین ئەو ڕێسا ئەو هێمای دابەش بکەینە هێمای لێکدان، ئەوجا هەمان ڕێسای لێکدان پیادە دەکەین لەسەر کەرتەکان. ئەو جارەی ئەگەر ژمارەی تەواو هەبوو دابەشی کەرتەک، ژمارەی تەواو هەمیشە دەتوانین بینووسین وەکو کەرت، دابەشی یەکی دەکەم، هێمای دابەش وەکو خۆی دەنووسمەوە جارێ و کەرتەکەی دی 1 پێنجێک وەکو خۆی دەنووسمەوە. ئەوجا لە هەنگاوی دووەم دیسان بەش کراوەکە وەکو خۆی دەنووسمەوە، ئەوجا هێمای دابەش دەکەمە هێمای لێکدان و کەرتی لای چەپ سەرە و ژێر دەکەم، یان ژێرە دەستە سەرێ و سەرەش دێتە ژێرە، یان هەڵگەڕانەوە. ئێستا تەمەشا دەکەم لە ژێرە تەنیا یەک هەیە، 1 جاران 1 هەر 1 لە سەرا 8 جاران 5 دەکاتە 40، کەواتە 40 بەسەر 1 پێی ناوێ بنووسم 1،
هەر دەنووسم چل. ئەوە لە کاتی هەبوونی ژمارەی تەواو کە دەتوانم هەمیشە بیکەمە کرد. لێرە ڕاهێنانە چیدی 2-3 دابەشی 4-7 2-3 وەکو خۆی دەنووسرێتەوە کەرتی لای ڕاست ئەو هێمایە دەبیتە هێمای لێکدان و کردەکەی دی هەڵگەڕانەوە سەرە و ژێرکردن 7/4. ئێستا تەماشای کەرتەکان دەکەم دەبینم کۆڵکەی هاوبەشەیە لە مابەینی 2 و 4 کەواتە هەردووچیان دابەشی 2 دەکەم. کەرتی یەکەم بووە 1/3 کەرتی دووەمیش بووە 7/2. ئێستا سەرا جارانی سەرا دەبیتە 7 ژێرە جارانی ژێرە دەبیتە 6. بەڵام چونکە ئەو کەرتە سەرای گەورەترە لە ژێرە دەتوانم بینوسم وەکو ژمارەی کەرتدار واتە 7 بە 6 تەواو پاشان 1 جاران 6 7 6 لێ بڕوە ماوە 1/6. ئەو 6 وەکو خۆی دێتە خوارە. ئێستا تەواو بووم لە لاپەڕە 108 دەتوانین سەرک لە لاپەڕە 109 بدەم تەماشای ئەو نمونەی بکەم نمونەی 2 یان ڕاهێنانی 2. ئەو ژمارە کەرتدارەم هەیە لە لای دەستی ڕاستم 15 3 چارەک دابەشی 5 و 1 لە کاتی دابەشکردن و لە کاتی لێکدان ئاسانترە زۆر ئەگەرە من کەرتی ژمارەی کەرتدار بکەمە کەرتی ئاسایی واتە ئەو کەرتانە ئەو ژمارانە چلێ بکەم 4 جاران 15 کۆ 3 4 جاران 15 یەکسانە بە 60 کۆ 3 دەبیتە 63 دابەشی 4 63 لەسەر 4. ئەو های لێ هات کەرتەکە جارێ ئەو هێمای وەکو خۆی دەنووسمەوە دەستکاری ناکەم هەتا کەرتەکان چا دەکەم ژمارەکان چا دەکەم. ژمارە کەرتداری دووەم لای چەپ 4 جاران 5 20 لەگەڵ 1 21 لە 4. ئێستا کە کەرتەکان بوونە کەرتی ئاسایی دەتوانم دیسان کەرتی یەکەم وەکو خۆی بنووسمەوە لە لای ڕاست هێمایەکە بگۆڕم بیکەمە هێمای لێکدان ئەوجا کەرتی لای چەپ سەرە و ژێر بکەم یان هەڵی گەڕێنمەوە. ئێستا بووە بووە 2 کەرت جارانە یەکتر تەماشا دەکەم کۆڵکەی هاوبەشەیە لە مابەینی 4 و 4 کە 4 هەردووچیان دابەشی 4 دەکەم هەردوو 4 دەبن بە 1 ئەوە پاشان کۆڵکەی هاوبەشەیە لە مابەینی 63 و 21 ئەویش 21 63 دابەشی 21 دەکرێت بەڵام ئەگەر نەمزانی یەکەم جار دابەشی 7 دەکەم هەردوو لە 63 و 21 جاری دووەم دابەشی 3 دەکەم یان بە پێچەوانە یەکەم جار دابەشی 3 دەکەم دوایە دابەشی 7 دەکەم هەر یەک شتە بەڵام لێرە لە کتێبەی یەکسەر 21 دابەش 21 کرایتە 1 63 دابەش 21 بوویتە 3. ئێستا لە سەرەی کەرتەکان چماوە تەنیا ژمارە 3 مایەوە 3 جاران 1 3 دابەش 1 جاران 1 1 بەڵام پێویست ناکە بنووسم 3 دابەش 1 تەنیا دەنووسم 3. ئەوە دەربارەی ئێستا لێرە لەو پرسیارەی خەمڵاندنە چیشیان کردیە چونکە ئەو ژمارە نزیکە لە 16 ئەگەر گریمان ئەوە 16 بووە ئەوەش ئەوەی ڕاستی بی نێزیکە لە ڕاستە نێزیکە لە 5 بەڵام باشتر وایە بمان کرد بە 4 چونکە 16 دابەش 4 ئاسانترە کە دەیکرد 4 ژمارەکەی مەش دەبی نزیک بی کەمتر بی لە 4 کە لێرە 3 دەرچوو کەواتە ژمارەیەکی شیاوە گونجاوە.
تەواو بوو لێرە ڕوون بکەوە چۆن ئەو دابەشکردنە دەدۆزیەوە. لێرە چ دەکەم؟ 4 جاران 2 8 8 و 3 دەکا 11 دابەش 4 دابەش جارێ نایگۆڕم 5 جاران 1 5 لەگەڵ 2 دەکا 7 دابەش 2 لە هەنگاوی دووەم 11 دابەش 4 وەکو خۆی دەنووسمەوە و هێمایەکەی دەگۆڕم دەیکەمە جاران ئەو جاکەرتەکە سەرە و ژێر دەبی هەڵدەگەڕێنمەوە دەبیتە 2 لە 7. ئێستا لە مابینی 2 و 4 کۆڵکەی هاوبەشەیە ئەویش 2 هەردووچیان دابەشی 2 دەکەم کۆڵکەی هاوبەش نەما 11 جاران 1 لە سەرا هەر 11 2 جاران 7 دەکات 4 ئەو های لێ هات. پاشان بێمە لای ڕاهێنانی ژمارە 3 نووسرایە ئەژمێری هزری بەکاربینە هەتا شیکار بکەی. لێرە ژمارەیەکی تەواو هەیە دابەشی کەرتێک کە سەرەی کەرتەکە یەکە. لە کاتی هەبوونی ژمارەی تەواو و دابەشی کەرتێک کە سەرەی کەرتەکە یەک بی ڕێسایەکی کورت هەیە ئەویش ئەوەیە تەنیا نۆی جارانی 2 بکە ئەوە ئەنجامی دابەشەکە دەردەچی. ئەوە ڕێیەکی زۆر ئاسان. ئەگەر ئەو ڕێی پێویست ناکە بزانم چ دەکەم؟ ئەگەر نەمزانی لە بیرم چوو بە شێوەیەکی ئاسایی دابەش دەکەم واتە دەنووسم 9 لە 1 چونکە هەموو ژمارەی تەواو دەتوانم ژێرەکەی بکەمە 1 پاشان ئەو هێمای دەگۆڕم و ئەو کەرتەی سەرا و ژێر دەکەم دەبیتە 2 لە 1. ئێستا سەرا جاران سەرە ژێرە جاران ژێرە 9 جاران 2 هەژدا دابەشێک هەر دەکا هەژدا. کەواتە لەو ڕێسای ئەگەر بەبیرممان بی و کات نەبی زۆر جار ڕەنگە ئاسان بی ئەو ڕێسای بەکاربینم دەبینم کە ژمارەی تەواوم هەیە دابەشی کەرتێک سەرەی کەرتەکە یەکە یەکسەر لە کاتی دابەش دەزانم 9 جارانی 2 بکەم ئەوە ئەنجامی دابەشەکەیە چونکە لە کاتی دابەشکردنی ژمارە بەسەر کەرتەچی کە لە 1 بچووکترە هەمیشە ژمارەکەم گەورە دەبی. لێرە ئەو 9 بوو بە 18 چونکە بەش دراو بچووکە ژمارەی بچووکە لە 1 گچکەترە. لێرە ڕاهێنانەکی دی 13 دابەش 3 دەبی یەکسەر بزانم کە ئەنجامی دابەشە کە دەبیتە 3 جاران 13 واتە دەبیتە 39. ئەگەر نەزانم بەڕێیەکی ئاسایی شیکار دەکەم. لێرە ئەو جارەی سەرەی کەرتەکە یەک نییە 2 واتە ڕێسایەکە کووە ئەو 20 جارانی ئەو 5 ئەو جا دابەشی ئەو 2. بەڵام پێی ناوێ ئیدی ڕێسایەکەی ئالۆسکەم دەتوانم لێرە یەکسەر بە شێوەیەکی ئاسایی 20 دابەشێک و ئەو دابەشەی بگۆڕم بیکەمە جاران 5 لە 2 هەڵی گەڕێنمەوە ئەو جا لێرە کۆڵکەی هاوبەشەیە لە مابینی 22 دەبیتە 10 پاشان 10 جاران 5 دەکاتە 50. ئەوە پێی ناوێ ئیدی ڕێسایدی ئەمن فێر بم. هەر هەمان ڕێسای بەکاردێنم ڕێسا دوور و درێژەکەی دابەشکردن گۆڕینی هێما و سەرە و ژێرکردنی دووەم کرد کە لە دەستی چەپایان بەش دراو. ئەو جارەی ئەگەر کرد دابەشی ژمارەی تەواو بوو سەرەی کەرتەکەش یەک بوو واتە کەرتەکان هەمیشە ئەگەر سەرەی کەرتەکە یەک بی کەرتەکان لە 1 بچووکترن یان گچکەترن. ئەو جارەی ڕێسایەکە چییە؟ ڕێسایەکە ئەوەیە کە ئەنجامەکە دەکاتە 1/10 1 دەیەک.
کو ئەو های لێ هات ئەگەر باڕەیەکی دوور و درێژ دیسان نیو لێرە بنووسم ئەو هێمای بکەمە جاران چونکە لێرە پێنج کەرتی پێنج واتە پێنج دابەشیەک بەڵام نەنووسرایە ئەمن چی لێ دەکەم لە کاتی هەڵگەڕانەوە دەبیتە 1 لە 5 ئێستا سەرا جاران سەرا 1 لە سەر 10 1 لە 10 کەواتە ئەو ڕێسایش هەیە بە دوور و درێژی یان بە کورتی کە یەکسەر ئەو یەکەی دەنووسم لێرە ئەو دوو ژمارەش جارانی یەکتر دەکەم لێرەش هەروە ئەگەر هەمان ڕێسا کورتەکەی بەکاربینم یەکەکەی دەنووسم دەجاران دەشت دەکا 100 1 لە 100 واتە ئەگەر کەرتێکم هەبوو گچکەتر بوو لە یەک دابەشی ژمارەی گەورەم کرد هەمیشە کەرتەکە هێشتا بچووک دەبیتەوە تەواو بووم لەو لاپەڕێش دەتوانم لێرە ڕاوەستم لە وانەی داهاتوو باسی لاپەڕا 110 بکەم کە باسی ڕاهێنانی ئاراستەکرا و ڕاهێنانی ئازاد هەتا وانەی داهاتوو هەر بژی